إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة تنجي قائلها من النار يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. وأشهد أن محمدا عبد الله ورسوله أرسله الله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. أرسله بين يدي الساعة بشيرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا، فبلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين. وأصلي وأسلم على هذا النبي الكريم الذي صلى الله عليه في محكم كتابه حيث قال: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم، وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، السلام عليكم ورحمة الله. سلام و رحمات و بركاتی پروردگار برجێ بەسەر هەموو لایەکمان. ئازیزان و دانیشتوانانی ماڵی پەروەردگار، لەم خوتبەیەدا ئەچینە خزمەت بابەتێکی زۆر ناخەژێن، بابەتێک کە بەڕاستی ژیان تێیدا دەکوژێتەوە و ئینسان تێیدا غەمگین ئەکاتن کاتێک ڕوبەڕووی ئەبێتەوە. بابەتێکە هەر بە یادکردنەوە و بیرخستنەوەی خۆمان تام و چێژی شتە خۆشەکانمان لە پێش چاو ئەکەوێ. ژیانێکی خۆش ئەگەر وجودی هەبێ تاڵ ئەبێ. ئەم بابەتەش بابەتێکە کە ئینسانی کافر و ملحیدیش بڕوای پێیەتی کە بریتیە لە مردن. هەروەک خوای رب العالمین ئەفەرمێ لە وەصفیە: كل نفس ذائقة الموت ثم إلينا ترجعون. ئەفەرمێ هەموو نەفس و گیانێک و ڕۆحێک ئەبێ شەرابی مردن و چێژی مردن تام بکە، کەواتە هیچ کەسێک دوودڵ نییە و ئینکاری لەوەی ناکا کەوا مردن وجودی نییە. واتە هەموو کەسێک بە کافر و مسلمانەوە بڕوای بەوەی هەیە کەوا دەمرێ و ڕۆژێک دێت ئەم ڕۆحە کۆتایی پێدێ و ئەگەڕێتەوە لای پەروەردگار. بەڵام ئێمە و کافران و بێباوەڕان لەسەر ئەوە ناکۆچین کە ئێمەی مسلمان بڕوامان بە ژیانێکی پاش مردنە، ئەوان بڕوایان بەم ژیانە نییە و کۆتایی پێدێ و جارێکی تر زیندوو نابنەوە. بۆیە بەڕاستی هەر کاتێک ئێمەی مسلمان تەماشای ئەم ناخۆشی و ئەم موسیبەتە گەورەیەکەین، هەروەک خوای پەروەردگار بە موسیبەت ناوی بردووە لە قورئان، هەموو خۆشیەکانی ژیان تاڵ ئەبن. ئەگەر ئینسان لەو پەڕی خۆشیدا بژی، ژیان لە پێش چاویە هیچ قیمەتێک و بەهایەکی بۆ نامێنێتەوە. ئەوەتە زانایان لە وەصفی ئەو مردنەدا باسەکەن و ئەفەرمون: فما أكبر الفرق بين خروج الإنسان إلى الحياة وبين خروجه من الحياة.
ئەفەرمێن گەورەیی و فەرق و جیاوازیە لەوەدایە کە ئینسان کاتێک فکرەکاتەوە دەرچوونێک هەیە بۆ ژیان بەسەربردن و دەرچوونێکیش هەیە لە ژیاندا و کۆتایی بە ژیان دەهەیە. ئەو ژیانەی کەوا ئینسان بۆی دەڕوا بریتیە لەو ژیانەی کە لە پاش مردنا دەست پێ دەکا. ئازیزان، ئەمە ژیانی حەقیقەت و ڕاستەقینەی ئینسانی ئیماندارە. ئەم ژیانەی کەوا لێی دەرئەچێ ئەم ژیانە کورتەیە کە لە دنیادا ئێمەی مسلمان هەمانە. ئێمە گەر عومرمان 100 ساڵ بەسەرەوەش بێ ئاخیری هەر ئەبێ بگەڕێینەوە ئەم دنیایە بەجێ بهێڵین. ئەگەر فەقیر بین، هەژار بین، دەوڵەمەند بین، سەرۆک و سەرکردە و کاربەدەست و بێدەسەڵات بین، فەقیر بین، گەورە بین، گچکە بین، مناڵ بین یاخود ژن بینیان پیاو بین، ئەبێ ئەم دنیایە کۆتایی پێبێ و ڕۆحت تەسمیلی رب العالمین بکەیتەوە. اینجا گرنگەوەیە ئێمەی مسلمان لە کاتێک دەگەڕێینەوە بەر قاپی رب العالمین بەدەست بەتاڵی نەگەڕێینەوە، بەهەک بە بەتاڵی نەگەڕێینەوە. ئەوەتە خوای پەروەردیگار لە وەسفی ئەو کەسانەی کەوا خۆیان ئامادە نەکردووە و حەقبەیان بەتاڵە ئەفەرمێ حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون. دەفەرموو هەر کاتێک مەلەک المەوت دێتە خزمەتە و ئینسانە، ئەو ئینسانەی کەوا ئامادە باشی تێدانیە بۆ گەڕانەوەی لای پەروەردیگاری ئەفەرمێ ڕەبی خودایە بمگەڕێنەوە، مۆڵەتێکم پێ بدە و کاتەکەم بۆ تاخیر بکە لعلی ئەعمل صالحا فيما تركت، تاوەکو زیاتر و زیاتر کردەوەی چاک بکەم، هەوڵدەم بارگەکەم پڕکەم لە خێر و چاکە و کردەوەی چاک و بەدەست بەتاڵی نەگەڕێمەوە لای تۆ. بەڵام خوای پەروەردیگارە فەرمێ کەلا ئینەها کەلیمەة هو قائلها ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون. ئەفەرمێ نەخێر ئەمە وشەیەکە هەموو ئینسانەکان بەسەر زاریاندا دێ و ئەیڵێن لە کاتی سەرەمەرگا ئەگەڕێینەوە، ئەو ئەگەڕێیتەوە لای پەروەردیگار بۆ ڕۆژێک کەوا تێیدا زیندوو ئەبینەوە. ئەوەتە شاعیر لە وەسفی ئەو ڕۆژەدا فەرمێ ولدتك أمك يا ابن آدم باكيا والناس حولك يضحكون سرورا. دەفەرمێ لەو کاتێکەوە دایکت تۆی بە وەلەد هێنا، لە کاتی لەدایک بوون تا دەستت کردە گریان، والناس حولك يضحكون سرورا، و ئەو خەڵکەی لە دەوروبەریشت بوونە و کات بە پێکەنین و بە دڵخۆشیەوە پێشوازیان لێ کردی. فاعمل لنفسك أن تكون إذا بكوا في يوم موتك ضاحكا مسرورا. ئەفەرمێ هەوڵدا کردەوە و کرداری چاک بۆ خۆت ئەنجام بدە لە دنیا بۆ ئەوەی کاتێک ئەگەڕێەوە لای پەروەردیگار و دنیا بەجێ ئەهێڵی ئەوانەی دەوروبەرت بۆ دەگرێن، بەڵام تۆ بە دڵخۆشی و بە دڵ فراوانی و بە کەیفخۆشی و بە پێکەنینەوە لقای رب العالمین هەڵەبژێری و ئەگەڕێیتەوە. ئەم دوو حاڵەتە ئینسانی ئیماندار کاتێکەوە تێیە فکرێ بەڕاستی دنیا هیچ نییە لە پێشچاوانی. کاتێکەوە هەر یەکە لە ئێمە لەدایک بووین بە گریانەوە لەدایک بووین، بەڵام خۆشبەختی بۆ ئەو کەسێکەوە بە پێکەنین و بە زەردەخەنەوە ئەگەڕێتەوە لای پەروەردیگار، بە دڵخۆشی لەو کاتی کە مەلەکول مەوت ئێنە لای و خزمەتی مژدەی بەهەشتی پێدەن و مژدەی خۆشیەکانی بەهەشت و دوای مردنی پێدەن. هەر وەک خوای پەروەردیگار باسییانەکەوە فەرمێ لە ئاەتێکە کە دوایێ باسیەکەین و دەینە سەری کە خوای پەروەردیگار لەم ئاەتەدا باسی ئەو کەسانەمان بۆ ئەکام کە خوای پەروەردیگار لەم ڕۆژەیە لە کاتی سەرمەرگە وەسفیان ئەکاو لە خزمەت مەلەکول مەوتە بە دڵخۆشی ئیستیقبالی مەلەکول مەوت ئەکا. ئەوەتە خوای گەورە ئەفەرمێ إن الذين قالوا ربنا الله، ئەوانەی کەوا لە دنیادا خوای خۆیان ئەڵڵایان بە خوای خۆیان هەڵبژاردبوو. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا، وهروها لسر دينداري وعملي تاكو باش بردوان بون تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون.
ئەفەرمێ لە کاتی سەرەمەرگە مەلایکەتانی خوای پەروەردیگار و مەلەکول مەوت پۆل پۆل دابەزنە سەر ئەم شوێن و جێگایەکەوە ئەو ئینسانە تێیدا ڕۆحی ئەسپێرێ، دێنە خزمەتی و پێی ئەڵێن ئەللا تەخافو، نەکەی بترسی ئەی بەندەی خوا، لە چی بترسی؟ لەو شوێن و جێگا و مەرحەلە و مەشهەدانەیکەوە بۆیە چی لە قیامەت و قەبرە. وەلا تەحزەنوا و نەشکەی دڵتەنگ بی. دڵتەنگ بی لە چی؟ لەو ماڵ و سەروەت و سامان و خێزان و منداڵ و عەشیرەت و خزم و کەسەیکەوە بەجێیە هێڵی لە دنیا. خوای پەروەردیگار کەفالەت و وەکالەتیان ئەداتێ بەوەی کەوا دڵنەوایی ئەداتە بەندەکەی خۆی، ترس و غەمی لێ نەبێ. اینجا هەر بەوەندەش وازی لێ ناهێنن وأبشروا بالجنة التي كنتم توعدون، و هەروەها مژدەشی پێ ئەدەن بەو بەهەشتەی کە خوای پەروەردیگار لە قورئانە وعدی بە ئیمانداران داوە لەسەری. بەڕاستی مژدەیەکی خۆشە. خۆزگە لەو کەسانە بین کە خوای پەروەردیگار لە کاتی سەرەمەرگە ئەو مژدە خۆشانەمان پێدا. یا ربی خدای پەروەردیگار بمانجێڕی بەو کەسانێکەوە لە کاتی سەرەمەرگە مەلەکول مەوت بەشارەتی جەنەت و بەشارەتی لا خەوف عەلەیهم ولا هم یەحزەنونمان پێدا. ئامین یا رب العالمین. بۆیە بەڕاستی ئازیزان، مردن هەر کاتێک دێتە خزمەتمان چرکەساتێکە، چاوتروکانێکە، واللهی ڕۆحت کاتێکەوە تەسمیری رب العالمین ئەکەیتەوە هیچ مەجالێکی تێدا نییە، نە زیاد نەکەم، نە تاخیر بێ نە عەجەلە بێ، بەوەی کەوە کردەوەیەک سوبحان اللهیەک ئەستەغفر اللهیەک بکەی لە ژیانی خۆمان. بۆیە بەڕاستی پێویستە هەموو کاتێک ئینسان ئامادە بێ بۆ لیقای رب العالمین، ئامادە بێ بۆ خزمەت پەروەردیگار، بۆ ئەوەی بەدەست بەتاڵی نەگەڕێینەوە و هەروەها لە خزمەت پەروەردیگارە لەیتەنی نەخوازین. هەر وەک شاعیر دەفەرمێ لەیتە وهەل ينفع شيئا لەیتە الشەباب بوع فاشتريت. ئەفەرمێ لەیتە و خۆزگە خوازی لەو کاتەدا هیچ دادی ئینسان نادا، چونکە ئەگەر ئینسان بە لەیتە و خۆزگە هیچ شتێکی بۆ بکرابایە، ئەوە ئینسان خۆزگەی دەخواست پیری قەت ڕووی تێنەکردا با و بە بەردەوامی بە گەنجایەتی خۆی بماباوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام کەفا بالمەوت واعظا، بەسە ئینسان ئامۆژگاری خۆی بکاتن بە مردن، بە مردنێک کەوا نەکاتی دیارە و نەسات لە سەعات سفرەوە ئینسان دەبێ ئامادە بێ بۆ ئەوەی بەدەست بەتاڵی و ماڵوێرانی نەگەڕێتەوە خزمەت پەروەردیگاری. ئەوەتە ابن مسعود ئەفەرمێ السعید من وعظ بغیره، ئەفەرمێ ئینسانی سەرفراز و خۆشبەخت ئەو کەسەیەکەوە بە دەوروبەری خۆی دەرز وەربگرێ، لە کاتێک کابینی خزمەکەت وەفاتەکە، جیرانەکەت و برادەرەکەت وەفاتیان کرد، دەبێت تۆ عیبرەت و پەنوەربگری بەوەی کەوا بەیانیش سڕەی تۆیە. ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە تۆ بەخەبەر بێەوە لەو گوناه و تاوانانەی کەوا کردوتن، تەوبەیان لێ بکەی و نەوەک بەدەست بەتاڵی و بەهەک بە بەتاڵی بگەڕێیتەوە لای پەروەردیگار. بۆیە ڕۆژێکیان مەلەکول مەوت دێتە خزمەت حەزرەتی داود عەلەیهی السەلام، پێی ئەفەرمێ حەزرەتی داود پێی ئەڵێ من ئەنت، تۆ چێی؟ مەلەکول مەوتیش ئەڵێ ئەنە من لا يهاب الملوك ولا تمنع منه القصور ولا يقبل الرشوة. ئەمن کەسێکم کە نە لە دار و دەستە و کاربەدەست و سەڵاتینەکانە ترسم، و نە قەسر و قسوور و حیمایە و ئەو کەسانەی کەوا پارێزگاری لێ ئەکەن دەبنە مانیع و منع لە بۆ من کە بگەم بە تۆ، و هەروەها کەسێکیشم ڕیشوە وەرناگرم بۆ ئەوەی کەوا ئیشەکەی خۆم دوا بخەم. اینجا حەزرەتی داود ئەفەرمێ فإذا أنت ملك الموت، دەزانێت کەوا ئەو ئینسانەی هاتۆتە لای لەسەر ئەو مەلایکەتەی هاتۆتە لای لەسەر شکلی ئینسانێک، ئەزانێت کەوا مەلەکول مەوتە. ئەفەرمێ بەڵێ من مەلەکول مەوتم. اینجا حەزرەتی داود ئەفەرمێ ئەتەیتەنی وەلەم ئەستەعیدە بەعد، تۆ هاتووی و بەڵام من هەتا ئێستا ئامادە نیم بگەڕێمەوە لای پەروەردیگار و بمرم.
اینجا مەلەک المەوت پێی ئەڵێ قال يا داود أين فلان قريبك فلان كسي نزيكت وخزمت لكوية وأين فلان جارك وفلان كسي جيران تشوتو حضرتي داود فرمي قال مات مردن وفات ينكرت إنزا ملك الموت بحضرتي داود عليه فرمي أما كان لك في هؤلاء عبرة لتستعد آية لو كساني لدور برد وفاتيان كردو رويشتن عبرت دور نقرد بوي كوا توش روجيك بسرداد آوا اقريتو مال آوائي اكي ودبي خود آمادكي بوي براستي عزيزان اگر هر يك لئي ما بقرين كسانيك مان لنزيك لعائلي خومان ياخد لجيران مان لخزم مان لدور بر مان لبرادر وهاوركان مان وفاتيان كر لبيشتاو مان ئەوانەی کەوا بۆ ژیان هاتوون بۆ وڵاتی ئەوروپا بۆ بەریتانیا زۆربەیان لە نێو بەحرەکانە خنکان و ڕۆیشتن کەس مەیتەکانیش نەدیتنەوە و ئەوانەی کەوا گەیشتن هەوڵیاندا ژیانێک دروستکەن بەڵام کت و پڕ مردن گەیشتێ و ڕاپێچی کردن کە ڕۆژانە زۆربەیان ئەبینین لە پەیجەکانە لە فلانە شار و لە فلانە شار وەفاتی کرد و خۆی کوشت و ئەوانەی کەوا گەیشتن بە ئاواتەکانیان و بوونە ساحب جنسیە و ئیقامە و پاسەپۆرتی بەریتانی بەڵام لە کت و پڕا مردن گەیشتیە و ڕاپێچی کردن و بردنیەوە لای پەروەردیگاریان بۆیە بەڕاستی ئازیزان دنیا ئەو مەلەزات و خۆشیە نییە کەوا ئینسان پاڵی لێ بکەوێ و پاڵی لێ بداتەوە و بە هەتاهەتایەوە حیسابی کاکەوا جارێکی تر کۆتایی بە ژیانی نایە بۆیە بەڕاستی کاتێکەوە تەماشای ئەم شیعرە بکەین لە قولی شاعرە فەرمێ تزود من التقى فإنك لا تدري إذا جن ليل هل تعيش إلى الفجر فكم من فتى أمسى وأصبح ضاحكا ثم نسجت أكفانه وهو لا يدري وكم من صغير يرتجى طول عمره وقد أدخلت أجسامه ظلمة القبر وكم من عروس زينوها لزوجها وقد قبضت أرواحهم ليلة القدر وكم من صحيح مات من غير علة وكم من عليل عاش حينا من الدهر أفرمي تقوى خوابكن لخواب ترسن لو روجي كوا ئەگەڕێیتەوە بەر پەروەردیگار و حەستی پێ ناکەی کەوا چ ڕۆژێکە و چ کاتێک و ساتێکە ئیذا جەن لەیل هەل تەعیش إلى الفجر هەر کاتێک ئێمە شەو ئەکەینەوە ئایا هیچ کەسێکمان گەرەنتیمان لایە بەوەی کەوا بەیانیمان بەسەردادێ و بە زیندویەتی و بە ڕۆحی ئامادەبوونمانەوە بەیانی ئەکەینەوە نەخێر فكم من فتى أمسى وأصبح ضاحكا چەند گەنج لە ئێمە بەیانی و ئێوارە پێ ئەکەنی لە مەجلیسە قسەی خۆشی ئەکرد بەڵام وقد نسجت أكفانه وهو لا يدري کفنەکەی بۆ دوورا بوو لە مزگەوتە حازر کرا بوو هەستی پێ نەئەکرد وكم من صغير يرتجى طول عمره چەند مناڵ لە دایک و باوکێوە تەمەنایان بۆ ئەکرد کەوا گەورە بێ و ببتە پیا و شانازی پێوە بکرێن و ببتە دکتۆر و مهندس و پیاوی ناو کۆمەلگا بەڵام وقد أدخلت أجسامهم ليلة القدر لە کاتی گەنجایەتی و مناڵیە ماڵ ئاوایی کرد و گەڕاوە لای پەروەردیگاری وكم من عروس زينوها لزوجها چەند بووکمان دیت کە خۆی ڕازاند بۆ و ڕازاندرا بۆ پیاوەکەی لە ڕۆژی گواستنەوەیە بەڵام وقد قبضت أرواحه ليلة القدر لە ڕۆژی گواستنەوەیە جانی سپارد و گەڕاوە لای پەروەردیگاری واللهی ئامادەبووان و ئازیزان ئەم بەیتە شیعرە لە نزیکترین کەسی خۆمان ڕوویدا لە ڕۆژی زەواج و ژن گواستنەوەیە هۆتێلی گرتبوو لە دهۆک کەوا ئەم ڕۆژە بچێ لە هۆتێل و لە ڕۆژی زەفاف و خۆشی ژیانی لەوێن دەر
زەواجەکەی بەسەر بەرێ، واتە مانجی هەنجوونیەکەی لەوێ بەسەر بەرێ. بەڵام لە ڕێگای بینی هەولێر و دوهۆکە سیارەکەی وەرگەڕا و دەم و دەستجانی لەدەستدا. سبحان الله، هیچ کەسێک ئەگەر 5 دقە پێش هەنجین پێی بگۆتا بواە بیگۆت بواە ئەتۆ پاشی 5 دقەی تر جانت ئەسپێری و ئەگەڕێیتەوە لای پەروەردیگار، بە هیچ شێوەیەک بڕوای نەدەکرد، بە هیچ شێوەیەک بە خەیاڵیدا نەدەهات بەوەی کەوا ڕۆژێکدا بێ بەم شێوازە خوای پەروەردیگار ڕۆحی لێ بسەنێتەوە و ڕۆحی تەسمیلی رەب العالەمین بکاتەوە. بۆیە ئازیزان بەڕاستی مردن سەعاتی سفری هەیە. ئینسانی ئیماندارە ئەبێ هەموو کات و ساتێک ئامادە بێ بۆ ئەوەی کەوا بە لیقای رەب العالەمین بگا و شەرمەزار نەبێ. بۆیە وەکەم من صحیح مات من غەیری علەت، ئەفەرمێت چەند کەسی ساغ و بێنەخۆشی هەبوو کت و پڕ لەسەر جێگاکەی جانی سپارد و گەڕاوە لای پەروەردیگار. وەکەم من علیل عاش حینا من الدهر، وەک چەند کەسی نەخۆشیش هەبوو لەسەر جێگا کە دەیانوت لەوانەیە پاشی هەفتەیەکی تر جان بسپێرێ، بەڵام چەندین ساڵ تەمەنی چەند و چەندین ساڵ لەسەر جێگاکەی خۆیدا ژیانی بەسەر برد. بۆیە ئازیزان ئەچینە خزمەت مردنێک کەوا مردنی ئینسانێکی ئیماندارە لەگەڵ مردنێکی ئینسانی کافر و بێبڕوا. بزانین لەو کاتەی مەلەکول مەوت دێتە خزمەت ئەم دوو ئینسانە چۆن ڕۆحیان ئەچێشێ، بۆی ئێمە ئیماندار بزانین ئایا ڕۆحکێشان چۆنە و هەروەها چه ئازارێکی هەیە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە وەسفی ڕۆحکێشانی ئینسانی ئیماندار دەفەرمێ لە حەدیثێکی دوور و درێژە کە من لۆتان کورت ئەکەمەوە کە بەندەی ئیماندار کاتێکەوە مەلەکول مەوت دێتە خزمەتی و کاتی تەواو ئەبێ لە دنیا، ئەو مەلایکەتێک لەسەر شکلی ئینسانێکی دەموچاو سپی جوانی ڕێک و پێک بەڕەحم و بەسۆز دێتن لەگەڵ کفنێک کە کفنەکەی لە بەهەشتەوە پێیە و بۆندار کرایە بە بۆنی بەهەشت، دێتن دانیشێ لە لای و هەروەها موژدەی بەهەشتی پێئەدا. وە کاتێک دانیشێ لە لای دڵنەوایی ئەکا و هەروەک باسمان کرد پێی ئەڵێ نەکەی بترسی، ئەمن مەلایکەتی خوای پەروەردیگارم بۆ ئەوەی هاتووم کە ڕۆحت بچێشم، بەڵام نەترسی غەمبار نەبی لەسەر ئەوەی کەوا ئەو ماڵ و منداڵ و سەروەت و سامانەی کەوا کۆت کردوێتەوە بەجێ هێڵی. خوای پەروەردیگار بۆت کەفالەت ئەکا و ئەیگرتە ئەستۆی خۆی بۆت. چەند خۆشە ئەو موژدەیە کاتێکەوە تۆ غەمێکی گەورەت هەیە، بەڵایەک و موسیبەتێکت توش بووە، کەسێکی باڵادەست و دەستڕۆ دێتە خزمەت و دێتە میوانداریت و پێت ئەڵێ هەرچ مشکلەیەکت هەیە من بۆت حەل ئەکەم، حەز بە چ خۆشیێک ئەکەی. دەیەگەر ئەم موژدە و ئەم گەرەنتیە لەلایەن ڕەب العالەمینەوە بێ، دەبێت چ خۆشیەک بێ ئەو کاتە. اینجا ئەو ئینسانە خوای پەروەردیگار ئەو مەلەکول مەوتەی ڕاستپاردۆ بۆ ئەوەی کە ڕۆحی بچێشی و هەروەها ڕۆحی لەنێو ئەو کفنە جوانە و بۆندارە دەیگەڕێنێتەوە لای پەروەردیگار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە وەسفی ڕۆحکێشانی ئینسانی ئیماندارە فەرمێ لەو کاتەی کەوا ئینسانی ئیماندار ڕۆحی ئەچێشێ وەکو ئەوەی وایە کە موویەک لە نێو ماستێکا دەربێنی، چەند بە ئاسانی ئەو مووە دەردێتن بەبێ ئازار بەبێ هیچ ناخۆشیەک، ئاوا ڕۆحی ئینسانی ئیماندار لە جەستەکەی خۆی لەلایەن مەلەکول مەوتەوە دەردێ. بەڵام ئەو کەسەی کەوا بێ بڕوایە و بڕوای بە ئیمان و قبر و قیامەت و بەرزەخ و مردن و هەروەها ژیانی دوای مردن نییە، با بزانین چۆن ڕۆحی ئەچێشی. مەلەکول مەوت کاتێک دێتە لای لەسەر شکلی ئینسانێکی زۆر ناشیرین، بۆنێکی ناخۆش، پیاوێکی یعنی زۆر ترسناک کە هەر بەدیتنی تۆقی ئەچی، ئینجا کە دانیشێ لای هەرچە موژدەی ناخۆش و شتی خراپ هەیە پێی ئەڵێ. دەبێ ئەم ئینسانە بەس ئەوەندە بەسی بێ بۆ ئەوەی کەوا
ژیانی تاڵ بێ، ژیانی وێران بێ، حەز بکە بەوەی کەوا تەواو داڕمایە. اینجا فەرمێ ئەو ئینسانە لە کاتێکەوە ڕوحی ئەچێشی پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئەوەی وایە کە دڕکوداڵێک لە نێو پەمۆیەکە، پەمۆ وەکو لە خۆتان دەزانن زۆر نەرموشلە، کاتێکەوە دڕک لێ گیر ئەبێ و ڕایە چێشی دەبێت چۆن بهینی. دەفەرمێ ئەو مەلەکول مەوتە لە کاتێک کە ڕۆحی ئەو ئینسانە بێ بڕوا و ئینسانە عاسی و تاوانبارە ئەچێژێ، وەکو ئەوەیە هەموو دەمارەکانی گیانی ڕابچێشێ و هەموو دەمارەکانی گیانی ڕابچێشێ و دەربێنێ. بۆیە هەست بە ئازارێکی ئێجگار زۆر ئەکا. بۆیە بەڕاستی خوای گەورە لە قورئانە باسی ئەکەوە فەرمێ وەلەو تەڕە ئیذ الظالمون فی غەمەراتی المەوت، ئەگەر بیان بینی ئەوانەی زاڵم و ستەمکارن لە کاتی سەرەمەرگە، والملائكة باسطوا أيديهم أخرجوا أنفسكم اليوم تجزون عذاب الهون بما كنتم تقولون على الله غير الحق وكنتم عن آياته تستكبرون. دفرمي بيان علين أي نفسي بيس دربت سلام لا شبيسا إنزا ديبن با كفني چي بيسوا خواي پروردگار بەشێوازێک ئەمر بە مەلایکەتەکانەکە کە فەرموو دەرگای ئاسمانەکانی بەڕوویدا ناکرێتەوە، لە ئاسمانەوە ئەو نەفسە پیسە خوای پەروەردیگارە فەرمێ فڕێ دەنەوە ناو ئەو لاشە پیسەی، بۆیە فڕێ درێتەوە لای ئەو لاشە پیسەی خۆی و لە نێو قەبرە ئینجا مەلایکەتەکانی خوای پەروەردیگار دەست ئەکەن بە سوئال و بە حەشر و بە حیسابی ئەو ئینسانە کاتێکەوە پرسیاری لێ ئەکەن. لە حەدیثەکەیە فەرمێ هیچ شتێک نازانێ وەڵام بداتەوە و هەر هایە هایتی لەبەر ئەوەی لە دنیادا لەسەر ڕێڕێبازی پێغەمبەری خوا نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام، نەیزانێت چێ خوایتی و چێ پێغەمبەریتی و چ دینێک دینیتی و چێ برایەتی و چێ خوشکیتی. بۆیە ئەو پرسیارانەی کە ئاراستە یەکرێ وەکو کەڕولاڵێک هەر های هایتی و لا ئەدری لا ئەدریتی، اینجا گورزی کوشندە لەوێن دەر خۆی ئەبینێتەوە و لەوێن دەر هەز ئەکا کە ئەوەی کەوا کردوویەتی و ئیدعای بۆ ئەکرد هەڵەبوو تاوانێکی گەورەی ئەنجامدا. بەڵام هەروەک باسمان کرد چ سوودێکی هەیە ئەو کاتێککە ئینسان لە پاش مردن بەخەبەر بێ. بۆیە ئینسانی ئیماندار دەبێت دایم عاقڵ بێ، دایم کەسەیەک بێکەوە شتێک لەدەست نەدا ئینجا پەشیمان بێ بۆی، کەسێک بێکەوە پێش ئەوەی بگا بە ناخۆشیەکان خۆی بۆ ئامادە بکە. هەروەک چۆن قوتابی زیرەک و عاقڵ ئەوەیە چۆن پێش ئەوەی بگا بە ئیمتیحانی قورس خۆی بۆ ئامادەکە بۆ ئەوەی دەرەجەیەکی باش بهێنێ، بۆ ئەوەی لە ئیمتیحانەکەیە ڕیسوا نەبێ و سەرنەکەوتوو نەبێ، بۆ ئەوەی کاتێک دەگەڕێتەوە بە دڵخۆشی و بە زەردەخەنەوە دایک و باوکی باوشی پێدا بکەن و دەستخۆشی لێ بکەن. بۆیە بەڕاستی عزیزان فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. هر کەسێک ئەوێتن بە لقای رب العالمین بگا و بگەڕێتەوە بۆ لقای رب العالمین با کردەوەی چاک بکە، با شەریک و هاوبەش بۆ خدای رب العالمین بڕیار نەدا لە ژیانی. شەریک و هاوبەش هەر ئەوە نییە کە ئینسان بتێک بپەرستێ، هەر ئەوە نییە کە ئینسان سۆزدە و کڕنۆش بەرێ بۆ بتێک و سەنەمێک، بەڵکو خوای پەروەردیگارە فەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار، نەکەن بەلایەنی دڵیتانەوە مەیلی دڵیشتان نەچێ لە بۆ ئینسانێکی زاڵم و ستەمکار و کافر بەوەی کەوا خۆشتان بوێ، بەوەی کەوا پشتگیری بکەن و تەئییدی بکەن و لەگەڵی دابن، چونکە بەڕاستی دەبتە ماڵوێرانی و جەهەنەم و ئاگر ئەتانگرێتەوە و ئەتان سوتێنێ. بۆیە بەڕاستی ئینسانی عاقڵ ئەوەیە پێش ئەوەی بگەڕێتەوە بۆ خزمەت پەروەردیگاری خۆی ئامادەکات بۆ ئەم سات و کاتەی کەوا مەلەکول مەوت دێنە خزمەتی. یا ربی خدای پەروەردیگار لە گوناهەکانمان خۆش ببی. یا ربی خدای قەڵەمی عەفو بێنی بەسەر تاوانەکانمان لە کاتی سەرەمەرگ و سەکرات المەوتە. خدای پەروەردیگار ئەو موژدە خۆشانەمان پێ ببەخشی کە مەلەکول مەوت پێیان نەبەخشن.
بإنسان إيمان دار وبإنسان مسلمان. يا ربي خدايا لو أنا من حساب نكي كوا ملك الموت بنبا نيوتواني ناشيرنا ودينا خزمت من مجدينا خوش من بيا بخشن لم كاتو ساتدا. يا ربي خدايا لجناهي مردو كان من خوش ببي مردو كان من شاد كي ببهشتو قبل كاني بهشت. آمين آمين والحمد لله رب العالمين. نبهني الله وإياكم عن نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. وادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله المحمود بكل لسان المعبود في كل زمان الذي لا يخلو من علمه مكان ولا يشغله شأن عن شأن جل عن الأشباه والأنداد وتنزه عن الصاحبة والأولاد ونفذ حكمه في جميع العباد. لا تمثله العقول بالتفكير ولا تتوهمه القلوب بالتصوير. ليس كمثله شيء وهو السميع البصير. صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم اغفر لنا ولوالدينا يا رب العالمين. اللهم اغفر لنا ولوالدينا يا رب العالمين. اللهم اغفر لأمواتنا وأموات المسلمين أجمعين. اللهم من أراد بنا وبالإسلام والمسلمين خيرا فوفقه لكل خير، ومن أراد بنا وبالإسلام والمسلمين سوءا أو شرا فصب الشر على رأسه يا عزيز يا جبار. آمين آمين. وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. نبهني الله وإياكم عن نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. قوموا إلى صلاتكم يرحمكم الله.